بەمەبەستی زیندوو هێشتنەوەی کە لە پووری نەتەوەی و ئاشناکردنی بنەوەی ئێستا لە قەزای سۆران ئەم چاپخانەیە دانراوە و شەوان لێرانە خەڵکانی بەتەمەن و گەنج کۆ دەبنەوە و تێیدا چەندین دیداری ئاینی و کۆمەڵاتی و کەلتوری پێشکەش دەکرێتن. جەژنتان پیرۆز بێ جەژن جەژنەمان جەژنێکە مەزن وایە داڵێژە لام جێژنا وایە داڵێژە لام جێژنا سۆز و بەزای باڵێژنا سۆز و بەزای سەرچاوەی دروستبوونی ئەو چایخانە ئەگەڕێتەوە سەر ئەوەی سۆران شارێکی زۆر دەوڵەمەندە لە ڕووی پێکەوە ژیان. منیش بیرم لەوەی کردەوە کە چایخانەیەکی وا دروست بکرێت تایبەت بی بە کەلتوری ئەو شارێ، چونکە شاری سۆران گەورەترین قەزای گەشتیاریە لە هەموو عێراق، گەشتیارێکی زۆر سەردانمانەکە. چایخانەش لە هەموو شوێنێک ناسنامەی شاریە. سۆرانیش چایخانێتیە، بەس چایخانێکی لەو شێوەیەکیان نەبوو. منیش بیرم لەوەی کردەوە چایخانەیەکی کەلتوری دابنێم بۆی هەموو چین و توێژەکان لێرەدا کۆبنەوە. ئێرە هەستەکەم لە چوارچێوەی چایخانە دەرچوێ بیتە ماڵێکی کەلتوری، جیاوازی ئەوەیە یعنی بیتە ئەدەب دۆست، هونەر دۆست، ئاین دۆست، هەمووان لێرەدا کۆ ئەبنەوە. بە تایبەتی چینی ڕۆشنبیر خەڵکێکی زۆر و دێرە ئەکا ڕۆژانە سەردانمانەکان. دیارە چایخانەی کەلتوری سۆران ئەو چایخانەیە کە دروست بووەوێ خزمەت بە دوودی و بکا کە دیوێکیان واجبە کە دیوێکیان سونەتی ژیانە. لە دیوێکیان هەر شتێک زەرەری بۆ لایەنی دین و دینداری هەبێت ئیدی لەو چایخانە قەدەغەیە بۆ ئەوەی ڕەنگە ئەو کەسانی کە دێنە ئەو چایخانەی کەسانی جیاواز بن، کەسانی تێگەیشت و پێگەیشت و پێشکەوت و لێزان و دیندار بن، ئەمەیان لە دیوێک وە لە دیوێشتر کە سونەتی ژیانە. ئەم چایخانە کە دروست بووە سیمای شاری جوانتر کردووە بە خزمەتکردن بە ڕەسەنایەتی شار. هەر چەندە